لەسەر قەڵای دێرینی خوورماڵم لە ساڵی 1999 دارستانی دەستکرد لەسەر ئەم قەڵایە دروست کرا. لە ساڵی 2014ەوە وردە وردە دارەکانی بەرە وشکبوون دەڕۆن. لەم راپۆرتەدا وەکاری وشکبوون و بڕینەوەی بەشێک لە دارەکانی قەڵای خوورماڵ دەخەمە ڕوو. ئەو دارسنۆبەرانە تەمەنیان 22 ساڵە، سروشتێکی جوان و ژینگەیی بە ناحیەی خوورماڵ بەخشیوە. 370 دارسنۆبەر وشک بوون و بڕاونەتەوە. بەڕێوەبەری ئەوبەی دارستان و پاوەنی خوورماڵ ئاماژە بۆ دەکات سروشتی خاکی قەڵاکە داری تێدا ناڕێت و بە گەورەبوونی درەختەکان وشک دەبن. لە 2014 بەدواوە وردە وردە ئەم دارستانە ئەبینین بڕیندارەکانمان وشک ئەبێت. تەبەن من وەکو لێپرساوی دارستانی خوورماڵ من زیاتر پێم ناخۆشە، چونکە ئێمە خۆمان هەساین بەو ئیش و کارە، بەڵام ئەترخ ئەمە تۆ جاری وا هەیە ئەگەڕێی بە دوای ئەو شتا بزانانی ئەمە چێ و چی نییە. من وەکو خۆم ئەیخەمە ئەسۆی ئەوەی کەوا ئەم دانا وشک بوون ژێری ئەم قەڵای خوورماڵە بڕین خاکەکەی بەردەڵانە و زیاتر لە 370 دارمان وشک بووە. تقریبا ماوەی مانگێکە لژنەیەک هاتووە خەمڵاندوێتی و ئێستا حالیان دارەکان ئەوانەی کەوا وشک بوون فرۆشراون. کارەکەی ئەوەیە کە خزمەت نەکرا. ژینگە دۆستانی ناحیەکە قسەیەکی دیکە لەسەر وشکبوونی دارسنۆبەرەکان دەکەن. پێیان وایە بەباشی خزمەت نەکرا و لە ساڵی 2010ەوە ئاویان لە دارسنۆبەرەکان گرتووەتەوە. بەپی بەدوەداچوونەکان من کە پار ساڵ کردومە بەوتەی بەڕێوەبەری دارستان و پاوانی خوورماڵ کە خۆی پێڕاگەاندم لە ساڵی 2010ەوە ئەوان بە فعلی خزمەتکردنی ئەم غاباتیان ڕاگرتووە سەرباری ئەوەی کە قەڵاکە کێشەی ئاوی نەبووە، ئەوان بەڵام نەیانتوانێەوە ئاودێرانی غاباتەکە بەردەوام ئاوی غاباتەکە بدێرن. یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ئەم غاباتە ئەوەیە کە ئەوان ڕاستەوخۆ لە ساڵی 2010ەوە ئاویان لە غاباتەکە گرتووەتەوە، ئەبوو قۆناغ بە قۆناغ ئەو لە غاباتەکە بگرنەوە بۆ ئەوەی کاریگەری نەبێت لەسەری. لە کوردستاندا دیاردە سووتانی دار و درەخت بەردەوام و بەردەوامیژە بووە، بەڵام بۆ مشکلێک کە نازانێکی هەڵەسێت بە ئەنجامدانی ئەم کارانە تا ئێستا بە دەگمەنە و کەسانە سەرپێکی کارانە دەستگیرەکردن. هەدەفەکەی ژەوانە زۆر جار هەدەفێکی لەوانێ چەند کەسێک بن ئەگونجێت بۆ مەرامێ کە دواتر بیانێوەکەکو بڵێن شوێنێکی پیشە سادی یاخۆی بەکاری بێنن، بەڵام لە قەڵای کەسی ئاساینی بەڵام لە قەڵای خوورماڵە لاانێ ئەمە زەحمەت بێ، ینی کە بڵێ کەسێک بیاوێت لەوێ پرۆژەیەک دروست کات ئەگوندە زیاتر زۆر جار کەسێک کە سەردانیەوە شوێنەیە کات هەستی بەرپرسیارەتیانە بێ بەرامبەر بەژینگە ئاگرێکی پێوەنێت یا کۆمەڵێک کەس بن کە بەرژێندیان هەبێت لە دروستکردنی خەڵوزا بۆ لایەنی مادی خۆیان هەڵەسن بە بڕینەوەی دارەکانی بۆ خەڵوز بەکارهێنن. ینی ئەم لایەنانە ئەگونجێت ینی کێکێک لەم هۆکارانە بێت کە پاڵی بۆ کەسەوە نابێت کە هەستا بێت بە بڕینەوەی ئەم دارانە و ناشرینکردنی سیمای قەڵای خوورماڵ و کە یەکێکە لە جوانیەکانی ناحیەی خوورماڵ. دارستانی دەستکردی قەڵای خوورماڵ سیمایەکی جوان و دڵگیری بە ناوچەکە بەخشیوە، بەڵام وردە وردە دارسنۆبەرەکانی و سەوزایی قەڵاکە بەرەو لە ناوچوون دەچێت. لە ڕێگەی لیژنەیەکیشەوە ئەو دارانەی وشک دەبن حکوومەت دایان بڕێتەوە و دەیفرۆشێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خوورماڵ.